سڵاوتان لێبێت پێشمەرگەیەکی برینداری ڕووداوەکەی گوندی لاجان ئەمڕۆ گیانی لەدەستدا. پێشمەرگەکە ناوی ئارمان سەنار دری بووە، واتە دانیشتووی گوندەکانی بارزان بووە، سەر بە پێشمەرگەی لەشکری تایبەتی گوڵام بووە، دوایەوەی کە نزیک هەفتەیەک بەسەر ڕوودا و گرژەکانی گوندی لاجان ئەمڕۆ بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. دیارە و پێشمەرگەیە لە بەرەی هێزە ئەمنیەکان بووە تا سەر بە لەشکری تایبەتی گوڵام بووە، دوای ئەو گرژیانەی کە لە نێوان خەڵکی لاجان و هەروەها کۆمپانیای لاناز و هێزە ئەمنیەکان ڕوویدا. دیارە ئەمەش ئەو کات بریندار بووە، ئەمڕۆ گیانی لەدەستداوە و پێشمەرگەیە تەمەنی 21 ساڵان بووە و ئەمە ئەبێتە دووەمین قوربانی یاخود دووەمین کەس کە بەهۆی ئەو ڕوودا و گرژیانە گیان لەدەست بدەن و بریندارەکانی دیکەش کە ژمارەیان 12 بریندار بوو تا ئێستا بەشێکیان نەخۆشخانەیان جێهێشتووە، بەڵام بەشێکیان تا ئێستا هەر لە نەخۆشخانە ماونەتەوە. ئەم گرژیانەی کە لە ماوەکانی ڕابردوو یاخود لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویاندا بێگومان هۆکاری ناڕەزایەتیەکانی دانیشتوانی گوندی لاجان بوو کە داوایان دەکرد کە لە کۆمپانیای لاناس دابمەزرێن و کار بکەن، دوایەوە کە گرژی تێکەوت و شەڕەتەقە دروست بووە، قوربانی لە هەردوو لە کەوتەوە و دەمەوێت هەر لێرەدا ئاماژە بە دوایین پەرسەندنەکان یاخود دوایین دۆخی و ناوچێش بکەم. لە ئێستادا هێزە ئەمنیەکان ڕێگای هەولێر گوێر واتە بەرەو گوندی لاجانیان چۆڵ نەکردووە، هەر لەوێ سوپاکە جێگیر کراوە. بە هەمان شێوە لە ڕێگای هەولێر یاخود هەولێر خەبات ناحێ ڕزگاری بە هەمان شێوە لەوێش هێزە ئەمنیەکان بەردەوامیان هەیە و لەسەر شەقامەکان بەشێکی زۆریان جێگیر کراون. ئەمە ئەوە دەگەیەنێت کە تا ئێستا دۆخەکە بە تەواوەتی ئاسایی نەبووتەوە، بەڵکو شەوانە بە پێی وتەی شایەت حاڵەکان شەوانە هێزە ئەمنیەکان هەڵدەکەنە سەر ئەو ماڵانە یاخود ئەو کەسانەی کە دەیانەوێ دەستگیریان بکەن، چکەن لە وەکو شایەت حاڵەکانی یاخود دانیشتوانی ئەو شوێنانە باسی دەکەن ئەمری گرتنی نزیک بە 100 کەس هەیە، بۆیە هەوڵدەدەن ئەو کەسانێک کە دەستیان هەبووە کە چەکیان پێ بووە لەو گرژیانەدا دەستگیریان بکەن، بۆیە تا ئێستاش هێزەکە ماوەتەوە لەو شوێنانە.